بسم الله الرحمن الرحيم وبه نستعين. الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وعلى آله وصحبه ومن والاه. رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. ربنا هب لنا من أزواجنا وذرياتنا قرة أعين واجعلنا للمتقين إماما. بەڕێزان خۆشەویستان، هاوسەرانی بەڕێز خۆشحاڵم لە زنجیرەی 26مین بە خزمەت ئێوەی بەڕێز دەکەمەوە سەبارەت بە هاوسەرگیری هەنگاو بە هەنگاو لە قۆناغی کۆتایی، لە قۆناغەکانی کۆتایی هاوسەرگیری، یعنی بەستمان لەو قۆناغی خوا نەخواسە کاتێک کە کێشە و گرفت و ناخۆشی دەکەوتە بینی نێوان هاوسەران، بە تایبەت لەو کاتێکەوە ئافرەت نوشوز بکە یاخود پیاو تووشی نوشوز بیواتە تووشی ئەو حالەتەی بیترکەوە بەجێ یەکتر نەکەن، کەوا عکسی یەکتر بجوولێنەوە، کەوا کێشە و گرفت بکەوتە بینیان، نامرتاحی و ناڕەحەتی بکەوتە نێوان ئەو هاوسەرانە. بەڕاستی خوای گەورە لە قورئانی پیرۆز سێ قۆناغی لە بۆ ئێمە داناوە. ئەو قۆناغانە سێ هەنگاون بۆی کەوا ئەو خانەوادە، ئەو خێزانە، ئەو عائیلەیە بەرەو شێوازی، بەرەو ڕێڕەوی تەندروستی خۆی بڕواتن. ئەوش سێ قۆناغی کە خوای گەورە لە قورئانی پیرۆز دەفەرموێ واللاتی تەخافونە نوشوزەهن، قۆناغی یەکەم بریتی بوو لە فەرمووی فەعیضوهن، کە لە حەڵقەی ڕابردوو بەوردی باسی ئەو بابەتەمان کرد. وعظ کووە، بە چ شێوازێک دەبی، شێوازەکەی کووە و بە چ شێوازێک پیاو وعظ و ئامۆژگاری خێزانی خۆی بکە. خاڵی هەنگاوی دووەم خوای گەورە دەفەرموێ ئەگەر ئەو ئافرەتە نەهاتۆ سەر ڕێگای خۆی، نهاتۆ سەر ڕێگای ڕاستەقینەی خۆی، ڕاستە شەقابی ژن و مێردایەتی خۆی، خوای گەورە دەفەرمێ وەهجوڕوهن فی المەضاجع. وعظ و ئامۆژگاریەکە نەسیحەتەکە کاریگەری نەبوو لەسەر ئەو ئافرەتە. خوای گەورە دەفەرمێ سبحانه وتعالى وەهجوڕوهن فی المەضاجع. تەواو لێرە دەخوشکانی بەڕێز خوای گەورە کە باسی نوشوزی ئافرەت دەکا، ئاەتە چکە هەیە باسی حالەتی پیاویش دەکا. ئەدی ئەگەر پیاوێک حالەتی تووشی نوشوز بوو، لە زنجیرەی کۆتایی باسی نوشوزی پیاویش دەکەین. ئەگەر کاتێ پیاوێک تووشی لاملی و عینادی و دەرچوون بوو لە سنووری خۆی، ئەوان چۆن چارەسەر دەکرێتن. لێ خوای گەورە لە قۆناغی دووەمی چارەسەرکردنی نوشوزی ئافرەت فەرمووی وەهجوڕوهن فی المەضاجع، واتە ئەی پیاوەکان کاتێک کە ئافرەتەکانتان تووشی دەرچوون بوون لە سنووری خۆیان، تووشی نوشوز بوون، هەنگاوی دووەم بەکاربێنن. ئەویش ئەوەیە پشتیان تێبکەن لە ناو فی المەضاجع، واتە لەو جێگای نووسنەی کەوا جێگای نووسنی هەردووکتانە پێکەوە لە سەیەک جێگا دەنون، بەڵام پیاوەکە دەبی ئاوا پشت لە خێزانەکەی بکە، نەک ڕووی تێبکە لۆی کە ئەو ئافتە فکرێک بکاتەوە، عەقڵێکی بینتەوە بەرە خۆی، یعنی بیر بکاتەوە باشە، یعنی چەند ناخۆشە ئەو پیاوە پشتی تێکردیمە. پشت تێکردن ئەخر معنایەکی زۆر گەورەی هەیە، لۆیە ببتە سەبەبی ئەوەی خوای گەورە هیدایەتی بداتن. هەجر وەهجوڕوهن فی المەضاجع، ئەگە تەمەشا بکەی کەلیمەی وەهجوڕوهن هەجر یعنی تەحویل الوجه فی الفراش، واتە ڕووەرجێڕانی پیاو لە ناو ئەو جێگایی کەوا بەیەکەوە لەگەڵ خێزانی نووسیا. سەعیدی کوڕی جوبەیر دەفەرموێ هەجر الجیماع، یاخود ئەوەتە بەو معنایی دێ پیاوەکە سەرجێی لەگەڵ خێزانی ناکە. مجاهید ڕەحمەتی خوای لەسەر بێ دەفەرموێ هەجر المضاجعە، لەگەری نانوی، یعنی لە یەک جێگایە بەڵام لی نێزیک نابتەوە خۆی لێ وە دوور دەگریتن. کەواتە بەڕاستی ئەوەش لۆ چییە؟ لۆ ئەوەیە یعنی یەکێک لە سەبەبی هەرە گرنگی ئەوەی کە ئافرەت تووشی نوشوز دەبی هەندێک جار سەبەبەکەی پیاوە. لۆ
ئەو پیاوە يعني ئەو یەک لە سەبەکانە ئەسبابی زۆرە دەتڵین بێ سەبەبی سەرەکیە لۆ ئەو پیاوە هەندێک جار شخصیەتی خۆی لە دەست دەدا ئەو پیاوە هەندێک جار پیاوەتی خۆی نانوێری مەقسەدمانەوەی لێ بدان و کوتان نا بیدایەتەکەی زۆر نەرمی دەنوێنی بە هەموو شتێکی ڕازیە ها دەرێ یان دەبتە خاک و خۆر لێ ئەو ئافرەتە کورە لە شتی حرامیش بە جواب نایە لە پێناوی خۆش نیوتوانی سۆر ناگەڕێتن دوایە ئەو دە لە ئەخیری کە کچی جاعیر بوو کوڕی جاعیر بوو هەینێ کە کەتە ناو سار دەیوێ ئەو هەموو شەپۆڵە ئاوەی ساڵانی ڕابردوو کە ڕۆیشتیە بە یەک جاری بیگرتەوە بیجێڕتەوە کو دەبی برای خۆ زۆر زەحمەتە ئەو ئافرەتە ئەوە 10 ساڵە 15 ساڵە خێزانی تووە 20 ساڵە خێزانی تووە بە کەیفی خۆی هەرچی کردیتی کەسێک پێی نەگوتیا ئەوە خوا پێی ناخۆشە ئەوە پێغەمبەر پێی ناخۆشە ئەوە پێچەوانی شەرعی خوا و پێغەمبەرە صلى الله عليه وسلم ئەوە حرامە شتی وای جێ لێ نەبووە ئێستا لە هیکەوە تو بێی یەککەوتە 180 پلە بگۆڕی زۆر زەحمەتە لۆیە پیاو دەبی یەکەم جار وردە تەدریجیان خۆی پیاوەتی خۆی سنجی خۆی بنوێنیتن بەرامبەر بە خێزانەکەی لۆیە لە فەرمودەیەک پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم باسی ئەو هەجرەمان لۆ دەکا زۆر جاری وا هەیە هەندێک کەسەیە دۆ شاو تێکەر دەکا دەیکاتە ئاژاوەیەک لە مارێ لە خێزانەکەی دەدا دەنجی بەرز دەکاتەوە خێزانەکەی دەردەکە لە ماڵێ وڵاتیە وڵا خێزانەکەم بەجێم ناکە وڵا خێزانەکەم وایە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم یعنی ئەو هەجرە چەند بنەمایەکیە یەک لە بنەمایەکان نابی بە هیچ نەوعەک ئەو ئافرەتە دەربکرێ لە ماڵ بزانە پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم لا ولا تهجر إلا في البيت نابی پیاو پشت لە خێزانی بکە یان واز لە خێزانی بینی إلا لە ناو ماڵەکەی خۆی نەبیتە یعنی نابی ئەو خێزانت دەرکەی لۆ ماڵی بابی یان پیاوەکە بڕۆ ماڵی بەجیبێلی ئەوە غەڵەتە ئەوە ئەسڵەن یعنی لاوازیە بەرامبەر پیاو حتى ئەگەر گەیشتە مەسئلەی تەلاق خوای گەورە دەفەرمێ خوای گەورە لە سوورەتی تەلاق دەفەرمێ لا تخرجوهن من بيوتهن إلا أن يأتين بفاحشة مبينة ئەی پیاوەکە ئەگەر خێزانەکانتان تەلاقدا تەواان تەلاقی یەکەم و دووە نابی ئەو خێزانانە لە ماڵەکەتان دەربکرێن من بيوتهن لە ماڵەکانی خۆیان ماڵ ئیژنە ژن حەقی سوکنای هەیە إلا أن يأتين بفاحشة مبينة مەگەر ئەو ئافرەتە خیانەتێکی زەوجی کردبی بەکەلچی ئەوەی نێتن ئەو پیاوە لەگەری بژی إلا ئەو حالەتە ئەگەر نا حتى ئەگەر پیاو خێزانی خۆی تەلاقدا تەلاقی یەکەم و دووەم هێشتا تەلاقەچی مایە پەیوەندی خێزانیان لە یەکتر هێشتا مایە دەیتانی و پیاوە بیجێڕتەوە نابی ئەو ئافرەتە دەربکرێتن بەداخەوە زۆر جاری وایە هەر لەگە بەسیترین مشکیلە پیاوەکە ژنەکەی دەردەکە یاڵڵا بڕۆ ماری بابت ئەتوو بە کەلچی من نمای غەڵەت یان بە پێچەوانەوە هەر شتێک بوو ئافرەتەکە شتێکی نەگەیشتە دری عەبایەکەی دەینی لە پشت دەرکەی عەبایەکە ئاسانە بەس سەری خۆی دادە و یاڵڵا ماری بام پارە نانەچی نییە تێدام بخۆم ڕاست دەڕۆ ماری بەجی دێری دایە خوشی خۆم برای خۆ وەڵڵاهی بەوەی کێشەکە چارەسەر نابی یعنی لۆ خزم و کەس و جیران و خەڵک بەعیب و عالیم بۆ بزانی لۆ خۆتا چارەسەری ناکەن ئەوە یەک لەو غەڵەتانەیە کە ئینسان دەبی ئاگاداربی خاڵی سێم ئەوەش طبعا ئەو نصیحەتە لە هەردوو لایەن عەدەم الموکابرە لوت بەرزی نەنواندن بەرامبەر بەیەکتر هەندێک جاری وایە پیاو کە پشتی لەولارە کەژنەکە دەرکۆنە کەیفی خۆی تێ ئەز دەکەی چ بنەتم بەتوە عینادی و لوت بەرزی دەیگریتن یان پیاوەکە دوای ئەوەی مەسەرەن شەوەک دوو شەو ڕووی لەولای کرد یان سەعاتێک 2 سەعات ڕووی لەولای کرد ئافرەتەکە هات پیاوەکە ئەرێ چییە کاکە داوای لێبوردن لێکە ئەو پیاوە عینادی و لاملی گرتیتی بە هیچ نەوعەکی لە وەچی گوتی نایەتە خوارێ ئەوە غەڵەتێکی زۆر گەورەیە ئەوە صفەتی ئینسانی موسڵمانیە لوتبەرزی تەکەبور واللهی ئەوە عینادیە ئەوە لاملیە ئەتو لێ ئەو شتەی دەکەی لۆ چارەسەرکردنی خێزانەکە ئافرەتەکە لێ پیاوەکەوە دەکا
لەوەی گلەیەکی لە تو هەیە کەواتە پێویست ناکە بێمنەتی خۆت بنوێنی لۆیە ئەو خاڵە زۆر مهمە نەژنەکە دەبی عینادی و تەکەبور و خۆ بە گەورە زانی بزانانی منەتی بە پیاوەکەی نەبی نا پیاوەکەش دەبی خۆی بە گەورە بزانیتن وانیا دوای ئەوەی ئافتەکە داوای لێبوردن بکە منەتی نەزانیت ئەوە نابیت خاڵێکی تر لەو خاڵانە دەکە خاڵی چوارەمە لا هجرة بعد ثلاث نابي پیاوەکە خۆ بگری لە خێزانی زیاتر لە 3 ڕۆژ لۆ پێغەمبەری خوا دەفەرموێ صلى الله عليه وسلم لا يحل لمسلم أن يهجر أخاه فوق 3 پێغەمبەری خوا دەفەرموێ صلى الله عليه وسلم حلال نییە يعني حرامە دروست نییە هیچ کەسێک خۆ بگری پشت بکە لە برایەکەی خۆی زیاتر لە 3 ڕۆژ بزانە يعني کە گەیشتە 3 ڕۆژ ئەوە حرامە دروست نییە ئەوە لەسەر چی ئەخاه برادرێکی کەسەکی هەریەکە ئەو کەسە خێزانت بی کاکە يعني لۆیە محاول دەکەیتە 3 ڕۆژ لۆیە پێغەمبەری خوا دەفەرمێ فمن هجر أخاه بعد 3 فمات دخل النار هەر کەسێک خۆ لە برایەکەی خۆی بگری زیاتر لە 3 ڕۆژ لەو لەسەر ئەو سیفەتە بمری دخل النار دەستە ناو ئاگری جەهەنەم خوا پەنامان بدە کەواتە لۆیە بەڕاستی ئینسان دەبی زۆر ئاگادار بی ئەو پیاوە هەتا 3 ڕۆژ ئەگەر ئافرەتەکە دوای 3 ڕۆژەکە ناتەوە سەر فکر و خەیاڵ و عەقلی و هۆشی خۆی هەینێ مەرحەلەی دواتر بەکاردەینی یان شێوازێشتر بەکاردەینی لۆی بێ لۆیە زۆر ئاگادار بن یعنی بەڕاستی یعنی لە ماڵی وا هەیە جاروەیە پیاو لەگەر خێزانی خۆی بەینەی زۆر قسەی لەگە یەکتر ناکەن والله ئەوە شەرعی خوای نییە ئەوە حرامە بەدەقی فەرموودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم دەزانن خوشکان و برایانی بەڕێزم والله لەو شارەی هەولێر نەفەر هەیە 3 ساڵە دەرێ ژن و مێرد لە یەک خانینە لەگەر منداڵەکانیان ئەو ژن و مێردە بەینیان لەگە یەکتر نییە الله ئەکبەر والله 13 ساڵیشم زانیە 7 ساڵم زانیە ژن و مێرد لەگە یەکن بەینیان نییە نا ئەو قسەی لەگە دوی دەکەن نا ئەو قسەی لەگەوی دەکەن ئەوە چ ژیانەکە یا ئیلاهی منداڵەکان دەبنە قاسیت بڕۆ ئەوها بەداکت برێ وژێرەوان بڕۆها بەبابت برێ ئەوە کەینی ژیانە ئەوە کەینی ژن و مێردایەتیە ئەوە کەینی مسلمانیەتیە پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم تعرض الأعمال كل يوم الخميس كل يومي الاثنين والخميس کرداری عملی صالح بەرز دەبتەوە نیشانی خوای گەورە دەدرێ هەموو دووشەمە و پێشەمەیەک خوای گەورە سبحانه وتعالى کرداری عەبدەکانی لۆ بەرز دەکرێتەوە وإليه يصعد كلم الطيب والعمل الصالح يرفعه خوای گەورە فمێ عملی صالحەکان بەرز دەبتەوە لۆ لای خوا عملی دوو کەس دەستە خزمەت خوای گەورە ئەو دوو کەسە خوای گەورە دەفەرموێ اتركوا عمل هذين العبدين واز لە کرداری ئەو دوو عەبدەی بینن قبولی ناکەم وەری ناگرم چێنە ئەوانە ئەو دوو کەسەی بینیان نییە حتا یەستەلیحا حتا پێک دێنەوە لەگە یەکتر خوشک و برای بەڕێزم ئەوە لۆ کەسێکی بیانیە بینیان لەگە یەکتر ئەوە حاڵیتی ئەدی ئەو کەس ئەگەلس ئەو حالەتەی من يعني دەبیت بە چ عەمەلێک دەستیەوە خزمەت خوای گەورە سبحانه وتعالى لۆیە برا بەڕێزەکان خوشکانی بەڕێز نابی ژن و پیاو زیاتر لە 3 ڕۆژ بینیان نەبیتن عملەکەت قبول ناکرێ والله ئەوە نەسی فەرموودەی پێغەمبەرە صلى الله عليه وسلم خاڵی پێنجەم لەو بنەمایانەی کە پێویستە جێبەجێ بکرێ لە کاتی پشکردن لە ژن لە ناو جێگا ئەوەیە ئەو پیاوەی پشت دەکە لە خێزانەکەی ئاگدار بە نابی زەرر بە خێزانەکەی بگا بەڵکو مەبەستی بەرژەوەندیەک بی ئەویش ئیسلاح و چاکسازی ئەو خێزانەی بی یعنی مەبەستیە لێرەدا یعنی ئەگە دەزانی خێزانەکەت بەو پشتێکردنەی تووشی زەرەرێکی زۆر گەورە دەبی زۆر جاری وایە ڕەنگە ئەو ئافتە تووشی حالەتەشی نەفسی بی ڕەنگە لە شەوی هەتا سبەینێ بگری ئەوە زەرەرێکی زۆر گەورەیە وایە لێ لەو حالتە برای بەڕێزم کە زانی زۆر تەئسیری لێ دەکات ئەوە دیارە نەوعەکە لە پەشیمان بوونەوە نەسیحەتی بکە و ئامۆژگاری بکە برێ بەڕاستی ئەو شتەی توم بەدڵ نەبووە لۆیە کردیتە مەحاولە بکە ئەو پشتێکردنا لۆ چارەسەری بی نەک بەردەوام
پیاو هەیە هەر ساڵی دوازەی مانجە پشتی لە خێزانە ئەجۆگە پشتی لە خێزانی بکە چ ئیسفادەیە لۆیە ئاگادار بە بەڕاستی دەبی پیاو ئەو شەرعی خوا جێبەجێ دەکا لۆ جێبەجێکردنی بەجێهاتر و بەجێگەیاندنی مەسلحەتێک وەلادانی زەرەر و زیانێک لەناو ئەو خێزان و لەو ئافرەتێکەوە لەگەڵی دەژی خاڵیشتە لەو خاڵانێکەوە هۆکاری ئەوەیە پیاو کە پشت لە خێزانی دەکات هەناوی لە زەشتی بەسیط وەڵا گوتم ئەوی شەی بکە بەجێی نەکردی بەشتی بەسیط یعنی لەسەر کەلیمە قسێک لەسەر شتێکی وها کە ئەوەندەی نایدی بەڵکو دەبی سەبەبەکی شەرعی هەبی مەسەڵەن لۆ نمونە ئافرەتە پێی دەڵێ ئەرێ ئافرەت بچینە مارێ فرانە کەسی خزم دەرێ وڵی پیاوەکە ئەو ڕۆماندی بە پێم ناکرێت ڕاست و ڕەبی هەندێک پیاو هەیە سوبحان الله بەداخەوە دەرێ کارەبای 2 ئەمپێریە هەرواتەکە فیز دەکا کاکە نابی یعنی ئافرەتیش بە هەمان شێوە نابی ژن و مێردایەتی بە گلەی و گازان دەبی نابی ژن و مێردایەتی لە یەکتر بە هەنجەت بی زۆر غەڵەتە یعنی ئافرەتە عوزری دەبی ئافرەتە نەخۆش دەکەوی ئافرەتە کاکە وەزعی ئافرەت وەکو پیاو نییە ئافرەت بە یعنی ئەرچی زیاترە طبیعەتی جیاوازە لەگە پیاو لۆیە نابی بە کەمتریشت ئەو پیاوە تووڕەبی لە خێزانەکەی و پشتی تێبکە خاڵیشتر لەو خاڵانەیکەوە زۆر دورمی بە هەر نەسیحەت و ئامۆژگاریەکی ئەو ئافتەی دەکرێت بە تایبەت پشتێکردن لە خێزان ئەوە کە خاڵی هەفتەمە ئەویش ئەوەیە نابی مەبەست سزادانی ئەو ئافرەتەی بی یعنی سزای بدا کو مەسەلەن لۆ نمونە مەقسەدی ئەو بی سوکایەتی پێ بکە مەقسەدی ئەوە بیتنکەوە ئەشکەنجە و ئازاری بدە نە بەڵکو مەقسەدی یەکشت بی تەعدیب و نەسیحەتکردن و ئامۆژگاری ئەو ئافرەتەی بی کەوا ئەویش بە سەبەبک کەوا ئەو شتە ڕوویدایە ئینسان دەبی ئاگادار بیتن لێرە دەبرایانی بەڕێزم ئەو خاڵە دەبی ئینسان زۆر بە گرنگ سەیری بکاتن لۆیە فائیدەی ئەوەی چییە کاتێک کە پیاو پشت لە خێزانی دەکات یەک لەوان ئەوەیە ئیڕادە و ویستی پیاو یعنی دیشان دەداتن کە پیاو ئەگە ویستی لەسەر شتێکی هەبیتن دەیکا لۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەو شتەی ئەنجام دایە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم یەک مانگ لە خێزانەکانی جودا بووە یعنی تەوان پێغەمبەر چەند خێزانی هەبووە سەردانی یەک لە خێزانەکانی نەکرد حتا یەک مانگ سوێندی خواردبوو کەوا تخونیان نەکەوی لێیان نزیک نەبتەوە یەک مانگ دوای ئەوەی کەوا مانگەکە تێپەڕی ئینجا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خێزانەکانیان هاتن داوای لێبوردنیان کرد لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئینجا پێغەمبەری خوا سەڵات و سەلامی خوای گەورەی لەسەر بێ ڕاستەوخۆ گەڕایەوە لە بۆ لای خێزانەکان لێرەدا ڕەنگە کەسەکەبی پرسیار بکە ئایا چۆن پێغەمبەر یەک مانگ ئەوەی ئەنجام داوە برین کە لە خۆی گرتێ لە خێزانەکان طبعاً ئەو مانگا هەندێک جاری وایە زانایان دەفەرمون دروستە لە 3 ڕۆژ زیاتر ئەگەر ئەو ئافرەتە بە 3 ڕۆژ نهات طبعاً خوای گەورە ئەمری پێکردیا دەکرێت لە 3 ڕۆژ زیاتریش ئەگەر ئەو ئافرەتە بەرێن بە 3 ڕۆژەکەی ناتەوە سەر ڕشد و عەقلی خۆی دەکرێت زیاتریش بی ئاساییۆک بە بەڵگەی ئەو فەرمودەی پێغەمبەریش صلی الله عليه وسلم لێ زانایان دەڵێن ئەو خۆگرتنی پیاو لە ئەو ماوەی 3 ڕۆژە یان زیاتر دەبتە سەبەبی چەند شتێک یەک لەوانە ئەلئیستیرخا خاوبوونەوەیەک لە بینی ئەو ژن و پیاوە مەسەڵەن جار زۆر لێک تووڕەبوونە وردە تووڕاتیەکەیان کەم دەبتەوە ئەوە خاڵی یەکەم خاڵی دووەم حەز و ئارەزویان لە یەکتر زیاتر دەبیتن مەسەڵەن لۆ نمونە ئەو ئافتە لەگەر پیاوەکەی کاتێک کە پشتی تێکرد ئەو پیاوە یعنی شەوق و ئارەزویان لە یەکتر دەچیتن مامۆستایەکی بەڕێز وتی ژن و پیاوەک تەلەفۆنیان لۆ کردم گوتیان مامۆستا ئەمە هەموو شتمان بڕانتەوە ئەوە نزیکەی 3 مانگ زیاترە لە یەکتر لەگە خێزانەکەم لە ماڵی بابیتی ئەمنیش لە ماڵی خۆمم لێک جودا بووین ئێستا هاتینە هەردووکمان بە ئیتیفاقی خۆمان لێکتر جودا دەبینەوە ئەو مامۆستا بەڕێزەش دەرێ گوتم وەرە گوتم قەت ئیشی تەلاق ناکەم کە هاتن گوتم یەک داوام لەنگۆ هەیە بەس ئەوەندەم لۆ جێبەجێ بکەن وعد بسبەی لێ وەرنەوە ستان دەوێت لۆتان دەکەن گوتیان چێ مامۆستا
قوتي أو شو برونو هدوكتان لما لكي خوتان بيكو بنو بس أون دبلوبك هذا سبيني ورنوا طبعا دري تونو بالفعل لبو سبيني أو جنو بياوا نهاتنوا وبخون تلفون ملوياك علي قلت كاكا خير ديارنا والله بياوا كبشر مو قلت والله ما وصلت لي بالشير نوا والله نازم كنت بيبريم سي كاكا بري كنت بقران هدوك بان بشيمان بينو لا ايواري وعملوا يكتدقري سبحان الله ها بزانا حكمت كاتك جدو بياو ليك تدوزاد بتوا او حكمتي تيدا حسو ارزويان ليك تبدا بيتن خالي يشتري اويا دقوت مرحلة إثارة مثلا أوجنو بياو كاتك شهوتيان ماويك ليك تدو دكوتوا وادكن كوا زيات اللبويك تنيزيك بنوا انت تامو تشيجي تايبت لبينيان دروز دبيتن كأو ماوي ليك دو دابينو تزاري يشتر دقنو يكتر وميدوات خواي قورا عاقبتي همو لايك ما خير بكا خواي قورا بختوريو خوش گوزرانی بجيتنا هم مالا كانوا ناو خيزاناني مسلمانان آمين آمين والحمد لله رب العالمين والسلام عليكم ورحمة الله وبركاته.